من ناوم ئاکامە و تەمەنم 24 ساڵە. بچووکترین ئەندامی بنەماڵەی خۆمانم. خوشکێکی گەورەترم هەیە، ناوی ئەوینە و تەمەنی 26 ساڵە. برا گەورەکەیشم کە تەمەنی 28 ساڵە لە ئێستادا لە ئەوروپا دەژی. هەم خوشکم و هەم برام هەردووکیان تەواوی تەمەنیان خەریکی خوێندن بوون و لە ئێستادا شەهادەی زۆر بەرزیان هەیە لە زانکۆ. بەڵام من دوا تەواوکردنی قوتابخانە نەچوومە زانکۆ، چونکە 2 ساڵ هەرویستم بۆ بەشی پزیشکی دەربچم، بەڵام سەرکەوتوو نەبوومە. ئیتر منیش لەداخە بە تەواوی وازم لە خوێندن هێنا و لە دووکانی خاڵم دەستم بە کار کرد. خاڵم لە شوێنێکی ناوەندی قەرەباڵغی شار دووکانی ئاو میوە و ئایسکرێمی هەبوو. هاوینان بە بۆنەی گەرمای هەواوە دووکانی خاڵم زۆر قەرەباڵغ دەبوو. ئیتر خاڵم مەجالی نەدەبوو بۆ نانی نیوەڕۆ بچێتەوە ماڵەوە. بۆیە لە دووکان دەماوە و منی دەنارد بۆ ماڵی خۆیان تاکو نانی نیوەڕۆی بۆ بێنم و لە دووکان پێکەوە بیخۆین. ئیتر هەموو ڕۆژ لە کاتێکی تایبەتدا من دەچوومە بەر دەرگای ماڵی خاڵم و داوای نانەکەم دەکرد و بۆیان دەهێنام و منیش دەمبرد. ماڵی خاڵم دووقات بوو. خاڵۆژنیشم ژنێکی قەڵەو بوو کە نەی دەتوانی بەو هەموو قادرمەیە بێتە خوار و بچێتە سەرەوە. بۆیە لەبەر ئەوە هەموو ڕۆژ کچەکەیان نانەکەی دەهێنا خوارەوە و تەحویل بە منی دەدا. کچی خاڵم ناوی هەستی بوو، تەمەنی 18 ساڵ بوو. ئەویش وازی لە خوێندن هێنا بوو، ئیتر هەر لە ماڵەوە دادەنیشت. هەموو ڕۆژێک کە دەچووم بۆ ماڵی خاڵم زۆر بە ئاسایی سڵاو و چاکوچۆنی و ئەحواڵ پرسیمان دەکرد و ئیتر من دەڕۆشتم. ڕۆژێکیان کە لە ڕێگادا خەریبووم دەچووم نانی نیمەڕۆ بێنم بۆ خاڵم، لە باخچەی کەنار شەقامێک گوڵێکی جوانم بینی، هەر لە خۆ لێم کردەوە و بە دەستمەوە کایم پێدەکرد. گەیشتمە ماڵی خاڵم، هەستی درگاکەی لێ کردمەوە وەکو هەموو ڕۆژێ. وتی دەفەرموو ئاکام وەرە ژوورەوە. وتم نا هەستی، نایم، با باوکیشت چاوەڕوان نەبێ، نانەکەم بۆ بێنە با بڕۆم. کە گوڵەکەی بینی بەدەستمەوە بە پێکەنینەوە وتی ئەوە بۆ منت هێناوە؟ کەوای وت من سەرەتا تاسام، اینجا بە خۆم داهاتمەوە و گوڵەکەم دایە دەستی. وتم ئەرێ بۆ تۆم هێناوە. ئەویش گەشایەوە و پێکەنین هاتە سەر لێوەکانی. تا ئەو کات هەر بیریشم لەوە نەکردبەوە کە هەستیم خۆش دەوێ یان نا. بەڵام ئەو ڕۆژە دڵم کەوتە جوڵە و ئارەقێکی سارد بە ناوچاوانمەوە نووسا. هەستم کرد شتێکی نامۆیە و هەستی ئەو ڕۆژەم لە هەستی هەمیشەییم ناچێ. تا ئەو کاتە وەکو هەموو خزمەکانی دیکەمان وەکو کەسێکی ئاسایی سەیرم دەکرد. بەڵام لەو کاتەوەی کە هەستی داوای ئەو گوڵەی لێکردم و منیش دامە دەستی، ئیتر هەستی من ئاسایی نەما. هەستی کچێکی کورتە باڵای چاوشین بوو. پرچەکانی هەمیشە ئاڵۆز بوون. ڕوخسارێکی زۆر سادەی هەبوو، بەڵام لە هەمان سادەیی ڕوخساریدا چاوەکانی شتێکی سەرنجڕاکێشی تێدا بوو. پێم وابوو هەرکەس ڕاستەوخۆ سەیری چاوەکانی هەستی بکردایە ئەوە بۆ هەمیشە گیرۆدەی دەبوو. هەمیشە کە قسەی لەگەڵ دەکردم بە چاوەکانی وا لە چاومی دەڕوانی مەجالی نەدەدام سەیری هیچ کوێی دیکە بکەم. کاتی قسەکردنیش هەمیشە زۆر شیرین پێدەکەنی. ئەم حاڵەتانەی هەستی بەرەبەرە لە لای من شیرین بوو. وەک باسم کرد هەستی کچێکی باڵا بەرزی قشکاڵی پێسپی نەبوو، ئەبرۆکەوان نەبوو، بەعەکسەوە کورتە باڵا بوو، قژی ئاڵۆز بوو، ڕەنگی پێستی گەنمی بوو. بەڵام تاخوا حەسکا کچێکی دڵگەرم بوو. سیرکردن و پێکەنینەکانی ئەوەندە سەرنجڕاکێش بوو کە زۆر جار دڵمی بەدوای خۆیدا ڕادەکێشە. بەرەبەرە کە هاتوچووی ماڵی خاڵەم دەکرد، ئیتر هەستی خەریک بوو دەگۆڕا. هەستم پێکرد کەوا خەریکە زیاتر ئێحتمام بەخۆی دەدات. ڕۆژێک کە چوومە بە دەرگای ماڵیان، هەستی هاتە دەرەوە، لێوی سوور کردبوو، پرچەکانی لە پشسەریەوە کۆ کردبەوە، گردنی سافی دەرکەوتبوو، جلێکی کەسک و تەسکی لەبەر کردبوو تا ئەژنۆی داپۆشی بوو. جلەکەی لە ناو قەدی توند ببوو. کە سەیرم کرد یەکەم نیگا تەواو دڵم خوڕپەی کرد. دڵم تەسلیمی ئەو دیمەنە ڕازاوەی بوو. بۆیە بێ ئێختیار وتم هەستی گیان چۆنی؟ خاڵۆژن باشە؟ تا ئەو ڕۆژە هیچ کات پێم نەوت بوو هەستی گیان.
ئەوە یەکەم جار بوو بەو شێوەیە بانگی بکەم. بزەیەکی کرد و منیش شەرم گرتمی و سەری خۆم داخست. وتی خاڵۆژن لە ماڵ نییە، دەبۆ نایی بچینە ژوورەوە؟ وتم دەستە خۆش بێ ئاوەیان بێ، باوکت چاوەڕێ و دەبێ زوونانەکەی بۆ ببم. ئیتر قاپی چێشتەکەم لێ وەرگرت و وتی ئاگاو لە خۆ بێ. دەستێکی بۆ ڕاوەشاندم بە نازەوە. ئەو ڕۆژە تا گەیشتمە دووکان، فکر و خەیاڵی هەستی تەواو مێشتی منی داگیر کردبوو کە بیرم لە چاوەشینەکانی دەکردەوە. دیسان دڵم دەکەوتەوە تەپەتەب. ئەو یەک جار بەسەر زمانی هێنا کەوتی ئاگال لە خۆت بێ، بەڵام من ڕەنگە 1000 جار لە خەیاڵمدا و لە دڵی خۆمدا وەڵامم دابێتەوە و وتبێتم بەسەر چاو هەستی گیان. کە لە دڵی خۆمدا ناوم دەهێنا، دڵم تونتر دەکەوتە لێدان. ئیتر بەم جۆرە بەردەوام هەموو ڕۆژێ دەچوومە بەر دەرگای ماڵی خاڵم. هەستیش بۆنی لە خۆی دەدا و لێوی سوور دەکرد و دەهاتە پێشوازم. چەند دەقەیەکی کەم قسەمان دەکرد و من دەڕۆیشتم. بەجێ خواحافیزی پێی دەگوتم ئاکاد لە خۆت بێ گیانە. بەم جۆرە بەردەوام بووین. هەموو ڕۆژ حەزم دەکرد کاتی نان خواردنی خاڵم بێت و بەڕاکردن دەچوون بەرەو ماڵیان بۆ ئەوەی هەستی ببینم. ڕۆژێکیان پێوتم حەز دەکەم ئەمجار کە هاتی دیاریەکی بچووکم بۆ بێنی، دەمێ وەک یادگاری لای خۆم هەڵی بگرم. ئیتر هەستم کرد بەڕاستی ئەویش دڵی بۆ من لێدەدا. ئیتر ڕۆژی دوایی کە ویستم بچم بۆ ماڵیان، تەواوی مەودای نێوان دووکان و ماڵەکەیانم پێوە، تەواوی شەقامەکان گەڕام، بەشک و کادۆ و دیاریەکی جوانی بۆ بدۆزمەوە و بۆی بکڕم. بەس لەو ناوەندەیە هیچم بەرچاو نەهات. لە ئاخردا دیاریەکەم هاتە سەر ئەوەی کە گوڵێکی لاستیکی بۆ بکڕم کە بە شێوەی گوڵە بە ڕۆژە بوو، چون دەمزانی هەستی حەزی بە ڕەنگی زەردە. ئیتر چوومە بەردەرگایان. لە دەرگامدا و هەستی هاتە خوارەوە. دەستیم گرت و وتم هەستی ئەمەوێ شتێکت پێ بڵێم. وتی فەرموو. وتم نازانم خاڵۆم پێم بزانێت چی دەبێ، بەڵام وەڵڵاهی زۆرم خۆش دەوێ. گوڵەکەم دایە و ئیتر کەواموت پێکەنی و ڕەنگی گۆڕا. گوڵەکەی کە لێ وەرگرتم زۆری دەستخۆشی لێ کردم و وتی کە زۆر جوانە. بەس وتی بۆ دەترسی باوکم بزانێ؟ باوکم لەکوێ دەزانێ؟ وتم نازانم، بەس حەز ناکەم بزانێ، چونکە وا حەز دەکەم هیچ باوکێک حەز نەکات ئاگاداری خۆشەویستی و دڵداری کچەکەی بێ. هەستی پێدەکەنی و بە پێکەنینەکانی من دڵم ڕیشاڵ دەبوو. وتی ئاکام دەمێکەیە چاوەڕوانم دەکرد ئەو قسەیەت لێ ببیستم. داوای لێکردم دووبارە دووپاتی بکەمەوە. وتم هەستی وەڵڵاهی زۆرم خۆشەوێی. پێم وت ئیتر لەمە بەدووە ئەگەر ئیزنم پێ بدەی هەر پێ دەڵم گیانەکەم. ئەویش وتی منیش پێت دەڵم دڵەکەم. ئەو ڕۆژە زۆر خۆشحاڵ بووم، بەڵام ئەو شتەی کە من پێی خۆشحاڵ بووم لە ڕاستیدا مای ئازار و ژان و فەوتانی ژیانم بوو. ئیتر ئەو ڕۆژە گەڕامەوە بۆ دووکانی خاڵم و پێکەوە نانمان خوارد. هەر دەترسام خاڵم بە جۆرێک بەم پەیوەندیەمان بزانێ. چەند مانگێک تێپەڕی هەوا کەمکەم بەرەو ساردی دەڕۆیشت. شەقامەکان ڕەنگی زەرد و نارنجیان لێ نیشت بوو. مشتری دووکانیش ئیتر خەریب و کەم دەبەوە. خاڵم پێی وتم ئاکام گیان ئەمڕۆ ئیتر ئاخر ڕۆژەکە دەدنێرمە ماڵەوە بۆ نان و چێشت، چون لە هەوای ساردا ئیتر کەس ئاومیوەی سارد ناخوا و ئێمەش سەرمان سووکترە. ئیتر خۆم نیوەڕۆیان دەچمەوە ماڵەوە و ئیسراحەتێکیش دەکەم، تۆش ئەزیەت نایم. بەو قسەی خاڵم یەکسەر شۆک بووم. وتم ئەزیەت نییە خاڵە گیان، تۆ تا هەر کات بڵێ من دەچم خۆراکەکەت بۆ دێنم. وتی ناڕۆڵە گیان، ئیتر نیوەڕوان خۆم دەچمەوە و تۆزێکیش ئیسراحەت دەکەم، ئەوە زۆر باشە. وتی دەهەستە ئەمڕۆ بڕۆ، ئەمە ئاخر ڕۆژە، هەر ئەمڕۆ نانەکەم بۆ بێنە و زوو بگەڕێرەوە. زۆر بەو قسەی خاڵم دڵم گیرا بوو. لە ڕێگادا کە دەڕۆیشتم تووڕەی خۆم بەوە خاڵی دەکردەوە کە شەقم لە بەردەوردە و لەگەڵای هەڵوەریوی درەختەکانەدا. فکر و خەیاڵی ئەوەی کە ئیتر نەمدەزانی کەی هەستی دەبینمەوە تەواو ئازاری دەدام. ڕۆشتمە دووکانێکی عەتر فرۆشی و عەترێکی گرانم بۆی کڕی. وتم لەوانەیە درەنگ بیبینمەوە، باجارێ ئەم یادگاریەشی لەلا بێ. ڕۆشتمە بەر دەرگای ماڵی خاڵۆم. هەستی هاتە دەرەوە.
عەترەکەم دایە و زۆر ڕووی خۆش بوو. بەس کە منی بینی وتی چی بۆ دڵەکەم بۆ ئاوا پەشۆکاوی. منیش بۆم باس کرد وتم باوکە دوای وتووە. ئەویش بزەی لێوی وشک بوو. هەندێ بیری لە قسەکەم کردەوە و ئەمجار وتی قەینا خەمن نەبێ ئاکام گیان، بەشی ئەونا هەر ڕێگەیەک ئەدۆزینەوە یەکتر ببینین. لەو کاتەیە دەستیم گرت و ویستم دەستی ماچ بکەم. بەپەلە ڕای کێشامە ژوورەوە بۆ ناو حەوشەی خۆیان و دەرگاکەی پێوەدا. لە ناکاو باوەشی پیا کردم و لێوی خستە سەر لێوم تا هێزی تیابوو ماچی کردم. من هەناسەم توند ببوو، نازانم لە خۆشییا بوو یا ترسا بووم. ڕەنگم سوور هەڵگەڕابوو. وتی چییە؟ پێت ناخۆشە خۆشەویستەکەت ماچت بکە؟ وتم نا، ئاخر لێرە ناترسی دایکت؟ وتی نا مەترسە، دایکم لە حەمامە و کەس ئاگای لێ نییە. ئیتر دووبارە لێوی هێنا پێشەوە و چاوی داخست. منیش چوومە پێشەوە، دەستم گرت بە کەمەریەوە و باوەشم پیا کرد و توند لە ئامێزم گرت. ئەویش توندتر دەستی لە ملم ئاڵاند و تەزوویەکی ئێجگار نامۆ بەسەر تاپای گیانمدا هات و تێپەڕی. ئیتر تا هەناسە بڕکەمان پێکەوت یەکترمان ماچ کرد. ئیتر وتی بڕۆ دڵەکەم، با لەمە زیاتر باوکم چاوەڕوانی نەکات. نیگەران مەبە، ڕێگەیەک هەر دەدۆزینەوە، بەس بیرت نەچێ. زۆرم خۆش دەوێ ئاکام. ئەو ڕۆژەیش تا گەیشتمە دووکان، تامی لێوەکانی گەرمای لەشی بۆنی هەناسەی هەر لە ڕۆح و مێشکم نەداهاتە دەرەوە. بەڵام کە دەگەیشتمە دووکان بە بینینی خاڵم هەموو شتێکم لەبیر دەچۆوە. چەند مانگێک تێپەڕی هەر بە تەلەفۆن و چات قسەمان دەکرد. هەردووکمان تەواو بێتاقەتی یەکتری ببووین، نەمدەزانی چی بکەین. شەوێکیان بە میوانی چوو بووینە ماڵی خاڵم. هەموو گەرمی قسە بوون. باوکم و خاڵم باسی منیان دەکرد. خاڵم دەیوت زۆری لێ ڕازیم، زۆر جوان مشتری بەڕێ دەکات و لەم قسانە. هەستی و خوشکە گەورەکەی کە ناوی هەسارە بوو لەگەڵ ئەوینی خوشکم لە مەتبەخەکە بوون. هەستی ئیشارەیەکی لێ کردم و وتی سەیری مۆبایلەکەت بکە. کە سەیرم کرد نامەی نارد بوو. نووسی بووی من دەچمە قاتی سەرەوە، دەچمە دیوەکەی خۆم. ئاگادار بە و چەند دەقەیتر بانگت لێ دەکەم، دەڵم وەرە کۆمپیوتۆرەکەم بۆ چاک بکە. منیش وتم باشە. دوا ماوەیەکی کەم خاڵۆژنم هات و وتی ئاکام گیان دابە قوربان بچۆ بزانە ئەو سیستەمەی هەستی چاک بکە. منیش وتم باشە بەسەر چاو خاڵۆژن، هەر ئێستا دەچم. هەستام و چوومە ژوورەکەی هەستی. هەر کە قاچم خستە ناو دیوەکەی توند دەستی گرتم و ڕای کێشام. خۆی توند کرد لە باوەشم. من تەواوی گیانم دەلەرزی، دەترسام کەسێک بێتە ژوورەوە. بەڵام نازانم بۆچی هەستی لە هیچ نەدەترسا. لێوی خستە سەر لێوم و بە هەرچی هێزی بوو ماچی دەکردم. خۆی توند کردبوو لە باوەشم و منیش گوشیم بە خۆمەوە. دوای چەند خولەک بە ئاگا هاتینەوە. هەناسەیەکی هەڵکێشا و وتی وای کە خۆش بوو. وتی تۆ دانیشە من ئەچمە لای دایکم و ئەوان چەند دەقەیتر خۆم بە شتێکەوە سەرگەرم دەکەم و دێمەوە، با گومانی هیچ نەبن. دوای 5 دقیقە هاتەوە ناو دیوەکەی. منیش هەموو سیستمەکەم هەڵوەشاند بوو، با ئەگەر کەسێک هات بە هیچ نەزانێ. کە هاتەوە گەرمتر لە ڕای پێشوو من لە دیوەکە دانیشت بووم، نەیهێشت هەستم. هەر لەویا خۆیدا بەسەرما و تێر تێر یەکترمان لە باوەش گرت. هەستێکی زۆر خۆش بوو، وەک بڵێ هەردووکمان مەست بووین ئاوا بوو. ئەو نە بەهێز و لە دڵەوە باوەشی پیادە کردم، دەمزانی کە بەڕاست لە دڵەوە چەندە منی خۆش دەوێ. دەمزانی ئەو هەستەی ئەویش وەکوهی من ڕاستەقینەیە. لە دوا ئەو شەوەش کە هەردووکمان وەکو ئاگر بووین تا ماوەیەکی زۆر هێشتا تامی لێوی لەسەر لێوم بوو. ئیتر ئەو نەمان چێژ بردبوو، هەردووکمان حەزمان دەکرد ئەو شتانە و ئەو هەستانە دووپات بکەینەوە. حەزم دەکرد کارەکانم وا ڕێک خەین کە هەستی بۆ هەمیشە بکەمە هی خۆم و بۆ یەک بین. دوای چەند هەفتە هەستی پێی وتم ئاکام ئیتر ناتوانم تەحەمولی بێتاقەتیت بکەم. وتم وەڵڵا منیش تەواو بێتاقەتم، زۆریش تامەزرۆتم، بەس نازانم دەبێت چی بکەین. وتی ئاکام شتێک هەیە دەمەوێت پێت بڵم. وتم فەرموو.
وتی دایکم سبەی دەچێتە میوانی، مەجای چاکە و بێ بۆ ئێرە، کەس لە ماڵ نابێ. با تۆزێ لە باوەشی یەکتر بێتاقەتیمان کەم کەینەوە. منیش گڕوتینی هەستیم دەزانی چۆنە. وتم ناوێرم هەستی، بەخوا ناوێرم. دەترسم سەرنجامی ئەم کارەمان باش نەبێت یان پێمان بزانن، ئەوە ئابڕوومان دەچێ. وتی ئاکام وەڵڵا تۆ لە کوڕی ئەم سەردەمە ناچی. ئەرێ بۆ ئەو نەترسمنۆکی من دەڵێم کەس لە ماڵ نابێ. زۆری هەوڵدا ڕام کێشێ بۆ ماڵی خۆیان، بەس من قبوڵم نەکرد. دەمزانی گڕی ئەو خۆشەویستی لە دڵی هەستیدایە لەوانەیە خەتەرناک بێت. ئیتر لەوە دووە هەستی چەند ڕۆژ قسەی لەگەڵ نەدەکردم. وتی دڵم ئێشاوە و نامەوێ جارێ دەنگت ببیستم. وتم ئاخر بەو جۆرە نابێ هەستی، وەڵڵاهی زۆر بێتاقەتم، بگرێ بێتاقەتی دەنگیشتم. وتی دەی ئەگەر وایە من پێت دەڵم بێتاقەتم، تۆش ئەگەر بەڕاست بێتاقەتمی دە کارێک بکە. وتی هەر هیچ نەبێ دەوەرە داوام با ئیتر ببینە حەڵاڵی یەکتر. وتم باشە گیانەکەم، با بزانم چۆن دەبێ، بە ماڵەوە دەڵێم. خۆم لە ڕووم نەدەهات هیچ بڵێم، بۆیە دوای 3 ڕۆژ بە خوشکە گەورەکەمم وت بە دایک و باوکم بڵێ دەمەوێ هاوسەرگیری بکەم. ئیتر زیاترم نەوت. خوشکەکەیشم نەیپرسی کە دەتەوێ لەگەڵ کێ هاوسەرگیری بکەی. قسەکەی بە شۆخی وەرگرت، هەر بە شۆخیشەوە لای دایکم و باوکم باسی کردبوو. شەو لە ماڵەوە هەموو دانیشت بووین، خەریبوون بە ڤیدیۆ لەگەڵ براکەم قسەیان دەکرد کە لە ئەوروپا بوو. کە قسەکردن تەواو بوو خوشکم باسەکەی دامەزراند. ئیتر باس بوو بە باسی زەواجی من. باوکم پێی وتم ڕۆڵە تۆ 2 ساڵە دەستت لە خوێندن هەڵگرتووە، ئەوە تا براکەت و خوشکەکەت هەمویان خەریکن شەهادەی زۆر بەرز وەردەگرن. من هیوام ئەوەیە تۆ جارێ دەست بکەیتەوە بە خوێندن. ئاخر پێم ناڵێی لە شاگردی دووکانی خاڵەت چیت دەست دەکەوێ؟ وتی من سەرەتا کە تۆم ناردە لای خاڵەت لەبەر ئەوە بوو کە قەیری عافیەت بزانی، بەشک و هیلاک ببی و پەشیمان ببیەوە و هەوڵ بدەی بچیتە زانکۆ. بەس بەڕاستی نازانم چی بووە کە نە هیلاک بووی و نە پەشیمان. ئێستش ئەوە دەبینم هیچ ناڕازی نیت. وتم باوکە گیان سوپاس بۆ دڵسۆزیت، بەس من بڕیاری خۆم داوە ئەمەوێ ژیانی خۆم دەست پێ بکەم، هاوسەرگیری بکەم. باوکم زۆر بەهێمنی هەر هەوڵی دەدا کە ئیقناعم بکات کە جارێ وەختی زەواج نییە. ئیتر کە زانیان من کۆڵ نایم لە قسەکانم، دایکم دەستی کرد بە قسە و یەکڕاز وتی ڕۆڵە گیان ئێمە پێشتر لەگەڵ باوکت قسەمان کردووە، هیچمان بە زەواجی تۆ ڕازی نین، لەبەر ئەوەی کە تۆ جارێ خوشک و برای گەورەتر لە خۆتت هەیە و ئەوان لە پێش تۆن. بۆیە تا ئێستاش ئەومان پێنەوتووی وتمان خۆت عەقڵت پێی دەشکێ و جارێ پەلەی ژنهێنانت نییە. وتم دەی ئاوا بڵێن، ئیتر بۆ بیانی و دەرس و کاسبیم پێدەگرن، بۆ لە سەرەتاوە قسەی دڵتانم پێ ناڵێن. وتم ئاخر خەتای من چییە خوشک و براکەم زەواجیان نەکردووە، ئەوە تا برا هەر لە ئەوروپایە شاید هەر نەیاتەوە، خوشکیشم بەدەست خۆیەتی، من ئەمەوێ ژیانی خۆم دابمەزرێنم. ڕەنگە ئەوان تا هەتایە نەیانەوێ هەر زەواج بکەن، من دەبێ هەر چاوەڕوان بم. باوکم وتی ئاخر ڕۆڵە گیان هەر خۆت خەجاڵەتی ناکێشی، برای گەورە و خوشکی گەورەت جارێ لەسەر ماڵن، تۆ دەتەوێت زەواج بکەی، دیان بە خۆتا بگرە هەموو 2 ساڵی ترە، بە پشتیوانی خوا هەمووتان بە ڕێک و پێکی دادەمەزرێنم، بەس جارێ پەلە مەکە. وتم باوکە من کارم بەسەر ژیانی ئەوانەوە نییە، ژیانی هەر کەس پەیوەندی بە خۆیەوەیە. کەچی باوکم وتی دەی ئەگەر وا دەزانی ئەوە ژیانی خۆت و فەرموو، ئەی ئەگەر ژیانی هەر کەس تەنیا پەیوەندی بە خۆیەوەیەتی بۆ هاتووی داوا لە ئێمە دەکەی تەداخولی تیا بکەین؟ ئیتر مجادلەیەکی زۆرمان کرد بێفایدە بوو، ئاخری قسەم پێ نەما. وتم دەی باشە خۆ ئێوە هەر هیچ نەبێ ناپرسن دڵم بە کێوەیە. دایکم وتی جا ئەگەر بڕیار بێجارێ زەواج نەکەی ئیتر فەرقی چییە دڵت بە کچی خاقانی چینەوە بێ یا دێڵە سەگی بیابان؟ وتم ئاخر وانییە دایکە، ڕەنگە ئەگەر بزانن دەمەوێ کێ بکەمە هاوسەری خۆم ئیتر پێتان خۆش بێ و هەر لە ئێستادا ڕازی بن. خوشکەکەم بزەیەکی کرد و وتی دەی پێمان بڵێ بزانین ئەم براژنەم کێ دەبێ. ڕوون کردە دایکم و وتم دایکە لەگەڵ هەستی برازات دەمێکەیە دڵمان بە یەکەوەیە،
دەمەوێت بۆم بچنە داوای. هەر کە ناوی هەستیم هێنا هەمویان سەریان هەڵێنا و بۆ چەند چرکە بێدەنگ بوون. هەمویان پێکەوە وتیان هەستی؟ وتم بڵێ هەستی. چاویان زەق ببووەوە بەس لەیان دەڕوانیم. لە دڵی خۆما وتم بە دڵیانە و ڕازی دەبن و بۆم داوا دەکەن. باوکم قاقایەکی کێشا و وتی بەخوا گەوجی. وتم بۆ گەوجم باوکە؟ وتی تۆ کەری کوێ ڕۆڵە، خوا غەزەبمان لێ دەگرێ، شتی وا نەڵێ. وتم بۆ ئاخر بۆ ئەو نەبەلاتانەوە سەیرا دەتێم گەیەنن. خوشکم وتی هەر بەڕاست نازانی بۆ یا خۆت یاوە لە نەفامی. تۆ نازانی هەستی وەکو خوشکتە، تا ئەو کاتەژ نەم دەزانی باسی چی دەکەن. سەرتاپای گیانم سوور بۆوە. وتم مەبەستت چییە؟ وتی مەگەر نازانی هەسارەی خوشکی هەستی لەگەڵ من بە منداڵی شیرمان خواردووە پێکەوە؟ وتم ئەوە باسی چی دەکەن؟ ئێمە دەمێکێ دڵمان پێکەوەیە و بە یەکەوە بڕیاری زەواجمان داوە. دایکم دەنگی لێبەرز کردمەوە و وتی ئەی قوڕ بەسەری من، ڕۆڵە خەریکم پێت دەڵێم خوشکتە، تۆ دەڵێ حەز لە یەکتر دەکەین، خوایە تۆ بۆ ئامان ئەستەغفیرڵڵا. باوکم وتی خاڵت حیسابی کوڕی خۆی بۆ کردووی، بۆیە کردوویتە ئەمینی دوکانەکەی، ئەوەی لەگەڵ تۆ کردوویە لە سۆزێکی باوکانەوە بووە، بۆ تێناگەی. ئیتر تا سەر خۆم هاتمەوە، تەواوی لەشم لە ئارەقدا خوسا بوو، خۆیشم تاسا بووم. لە شەرمدا نەمتوانی ئیتر لای دایکم و باوکم دانیشم. هەستام چوومە دیوەکەم، لە ڕێگادا بە خوشکەکەمم وت گوت بخواردایە باشتر بوو تاکو شیری خاڵۆژنم. چوومە دیوەکەم، دەرگام لە خۆم داخست. دەتگوت چی هەستی ناخۆشی دنیایە ئەوە تا لە من ئاڵاوە. لە گیانم بێزار بووم، بیرم لەوە دەکردەوە چۆن دەبێ شتی وا بە هەستی بڵێم. ئەوەی کە چۆن دەبێ بە هەستی بڵێم لەوە ناخۆشتر بوو کە زانیم ئێمە بە پێی شەرع لە یەک حرامین. بیرم لەوە دەکردەوە چۆن دزێوی ئەو تاوانە لە خۆمان داماڵین. هەرچی بیرم لە باوەش و ماچەکانی هەستی دەکردەوە وەڵڵاهی قێزم لە خۆم دەکرد. ئاخر چۆن من و هەستی هیچمان بەو تاوانەمان نەزانیوە. بیرم دەکردەوە ئەگەر خاڵەم و ماڵی ئێمە بە پەیوەندی و خۆشەویستیەکەمان و تێکەڵ بوونمان بزانن ئەبێت چیمان لێ بکەن؟ ئایا ڕووم دەبێت تا کۆتایی ژیانم لە ناو ئەو شارەدا سەر هەڵێنم؟ هەر سەرەتای ئەمڕۆ هەستی نامەی بۆ ناردبووم، وتی کۆتایی شەو بە ڤیدیۆ قسە دەکەین و پێم بڵێ بزانم ڕای بنەماڵەت چی بووە. ئیتر ئەوە کۆتایی شەو بوو، ترسێک و شەرمێکی زۆر دایگرت بووم کە چۆن دەبێ ئەو شتانە لای هەستی باس بکەم. نامەم بۆ نارد، وتم هەستی ئەم شەو ناتوانم قسە بکەین، تکایە با دایبنین بۆ بەیانی. وتی چی بووە دڵەکەم؟ کەوتی دڵەکەم قوڵتی گریانم لێدا و تا هێزم تیا بوو بە کۆڵەمەست کێشام بەسەری خۆمدا. وتم هیچ نەبووە، بەس هیلاکم بەیانیش زوو هەڵدەستم، با بخەوم. ئەو شەوە تا بەیانی نەخەوتم. نیو سەعات دەگریام و نیو سەعات بیرم دەکردەوە کە چۆن دەبێ بە هەستی بڵێم. تەواوی ئەو ڕۆژە خۆشانەی کە لەگەڵ هەستی ژوانمان دەبەست و جارجارە بە ئامێزی یەکترەوە دەئاڵاین، ئێستا وەکو تەنافی خینکاندنم بوون. توند دەیگوشیم، بیرم لە هەر ماچێک دەکردەوە دەتگوت گولەیە بەرجەرگم دەکەوێ. تا بەیانی 100 جار مۆبایلەکەم دەرهێنا تا نامەی بۆ بنێرم و هەموو شتێکی بۆ باس بکەم، بەس نەم دەزانی دەبێ لەکوێوە بۆی باس بکەم. دەترسام پێم بڵێ تۆ هەر لە سەرەتاوە زانیوتە خوشک و براین و لێت شاردوومەوە. ئیتر هەرچیم کرد دەستم تێی نەچوو ڕاستیەکەی پێ بڵێم. ئەو شەوە ناخۆشترین شەو لە ژیانم بوو. هەر کەوتم ئەلۆ، وتی بۆ دەنگت گیراوە دڵەکەم؟ وتم هیچ نییە، تۆزێ سەرمان بووە. ئیتر باس هاتە سەر ئەوەی کە وەڵامی ماڵی ئێمە چی بووە، دەبووە وەڵامی هەستیم بدایەوە. وتم هەستی ماڵەوەمان ڕازی نین بەوەی کە من جارێ لەم کاتەیە زەواج بکەم. دەڵێن دەبێت جارێ گەورەترەکان زەواج بکەن، ئەو جار سەری من دێت. وتی دەی هەر هیچ نەبێ، با جارێ نیشان بکرێن، ئەو جار دەوێستین تا هەمویان دەچنە ژیانی هاوسەرگیری. وتم ئاخر بەو شێوەیە نابێ، ئێمە دەبێت تاکەی چاوەڕوان بین. ئیتر دڵی پڕ بوو، وتی دەزانم ماڵەوەتان شتی وایە نەوتووە، تۆ هەر خۆت ناتەوێ هاوسەرگیری بکەین. منیش گریان ڕێی هەناسەمی گرت بوو، دڵم نەدەهات ڕاستیەکەی پێ بڵێم.
وتم بەخوا بەو جۆرە نییە کە تۆ بیر دەکەیتەوە، من درۆ ناکەم هەستی. وتی دەی ئەگەر وایە هەر دەبێ بە هەر جۆرە بێ ڕازیان بکەیت تا بێنە داوام. چەند جار ویستم هەموو شتێکی پێ بڵم، بەڵام شەرم و خەجاڵەتی ڕێگەیان نەدەدام. وتم هەستی یەک شتت پێ دەڵێم بە قسەم بکە. وتی بیڵە دڵەکەم هەرچی تۆ بڵێ جێبەجێی دەکەم. وتم من هێشتا بە ماڵەوەم نەوتووە دەمەوێت بێمە داوای تۆ، بەس هەر ئەو نەموتووە دەمەوێت زەواج بکەم. وەرە با هەردووکمان ئەم شەو لای بنەماڵەکانمان باسی بکەین کە دەمانەوێت کاری وا بکەین. تۆ بە دایک و باوکت بڵێ بزانە بۆ ئەوەی من بێمە داوات چیت پێ دەڵێن، منیش هەر هەمان کار دەکەم. وتی ئاکام گیان چ پێویست بەو کارە دەکا، من دەزانم ماڵی ئێمە کێشەیان نییە، هەر کێشەیەکیشیان هەبێ خۆم ناچاریان دەکەم ڕازی ببن و قەناعەتیان پێدێنم لەسەر ئەوەی دڵی خۆم بیەوێ. وتم من وام پێ باشترە، بەس ئەی تۆ نەدوت هەرچی بڵم بە قسەم دەکەی، دەی هەر ئەو داوایم هەیە و بە گوێم بکە. وتی باشە مادەم تۆ وات پێخۆشە ئەوە وای لێ دەکەین. ئیتر وتی ئاگاو لە خۆ بێ گیانم بە قوربانت بێ. وتم خوا نەکە هەستی. وتی ئاکام بۆ ئەمڕۆ یەک جاریش پێت نەوتم هەستی یەکەم دڵەکەم گیانەکەم. وتم بیرم نەبوو تۆ ببوورە. فرمێسک لە چاوەکانم جۆگەیان بەستە بوو، خەریک بوو دڵم لە وەستان دەکەوت. وتم هەستی بانگم دەکەن دەبێ زوو بڕۆم. وتی نایەڵم بڕۆی تا پێم نەڵێ هەستی گیانەکەم. وتم هەستی گیان با بڕۆین توخوا دوای قسە دەکەین. ئیتر دام خستەوە هەتا هێزم تیا بوو قیژاندم و بە کوڵ گریام. دوا چەند دەقەیەک چاوەکانم موشک کردنەوە و پەیوەندیم بە خاڵەمەوە کرد. وتم خاڵە گیان چەند ڕۆژێک ناتوانم بێمە دووکان دەبێ بمبووری. وتی خۆ هیچ نەبووە. وتم ناشکر بۆ خوا هیچ نەبووە، هەندێک کاروباری ماڵەوە هەیە دەبێ ئەوانە ڕاپەڕێنم. کۆتایی شەو چاوەڕوانی تێلی هەستیم دەکرد کە بڕیار وابوو دوا ئەوەی ماڵەوەیان ئاگادار بکاتەوە من دەچمە داوای بۆم بگێڕێتەوە. من بەو کارە ویستم ئەویش وەک من ماڵەوەیان تێ بگەێنن کە ئێمە بۆ یەکتر نابین. هەر بیرم دەکردەوە ئاخۆ تا ئێستا زانی بێتی یان نا. هەر چاوەڕوانی تێلی بووم هەر دیار نەبوو. کاتژمێر لە 3:30 شەو تێپەڕی. من ئیتر لە چاوەڕوانی تەواو سرم لێ شێوا بوو. ناچار خۆم تێلم بۆی کرد، مۆبایلەکەی خامۆش کرد بوو. بەو کارە تەواو ترسم لێ نیشت و شۆک بووم. دڵم تەواو توند بوو. ئاخر لە سەرەتای پەیوەندیەکەمانەوە ئەوە یەکەم جار بوو مۆبایلەکەی خامۆش کرابێت. بیرم بۆ لای زۆر شت چوو. بیرم لەوە دەکردەوە زانی بێتی تووشی کارەساتێکی وا بووین و بەڵایەکی بەسەر خۆی داهێنابێ. بەڕاستی نەمدەزانی بەو سەعات 3 شەوە دەبێت چی بکەم. تەواو گێژ بووم. ویستم ڕقەمی ماڵەوەیان بگرم و لێی ئاگادار ببمەوە، بەڵام هەرچیم کرد بیانیوەکم نەبوو بۆ ئەو کارە. چرکە بە چرکەی ئەو شەوەم بە مانگ و ساڵ لێدەگوزەرا، هەتا ڕۆژ بۆوە هەر ڕقەمەکەیم دەگرت و هەر دەیوت خامۆشە. ئیتر ئاگری ئەو چاوەڕوانیە لە ناو ڕۆحم بڵێسەی دەدا. لەوانە بوو شێت ببم، ڕەنگە زیاتر لە 1000 جار زەنگم دابێ، بەڵام هەر بێفایدە بوو. دەستم بە هیچ کارێک ڕانەدەگەیشت. ئەوەش ناخۆشترین هەستی دنیا بوو. ئەو هەستە زۆر کوشندەیە، نیگەرانی کەسێک بیت بەڵام ڕێگەیەک نەبێت تا لێی ئاگادار ببیتەوە. بەو چاوەڕوانیەوە تەواو ئازارم دەکێشا. بەیانی هەستام چوومە بەردەرگای ماڵی خاڵەم، بەس نەمدەزانی بۆچی هاتووم. بەناو کۆڵانەکەیاندا چەند جار هاتوو چۆم کرد، نەمدەزانی خەریکی چیم. سرم لێ شێوا بوو. لەلایەکی تریشەوە نیگەرانی و دڵڕاوکێ تەواو گێژیان کردبووم. چەند سەعات هەر دەهاتم و دەچووم، ئیتر تەواو هیلاک بووم. خەریک بووم دەگەڕامەوە ماڵەوە. تێلم بۆ هات ڕقەمی ماڵی خاڵەم بوو. ترسێک دایگرتم. نەمدەزانی دەبێ وەڵام بەمەوە یان نا. نەمدەزانی دەبێ بترسم یان خۆشحاڵ بم یان چی. وەڵامم داوە و وتم ئەلۆ. وتی ئەلۆ و زەهری مار خوێڕی هیچ و پوچ. هەستی بوو. وتی تۆ کە دەتزانی ئێمە خوشک و برابووین بێجات کردووە دەستت بۆ من بردووە. هەر دەی قیژاند و دەگریا. 1000 دوعای لێ کردم. دەیوت خوا لە ناوت بەرێ یاخوا. تۆ هەر مرۆڤ نیت. تۆ چۆن کاری واد لەگەڵ من کردووە.
ئیتر ئەوەی قسەی ناخۆش و سەرکۆ نەبوو پێی وتم مەجالی نەئەدام تاکە قسەیەک بکەم هەرچی ویستم بڵێم منیش وەکو تۆ نەمزانیوە هەر نەیهێش قسەش بکەم هەر گوێنی دەدا بەردەوام و دەیوت شەرم بکە دەیوت خوا بدگرێ خوا لە ناوت ببە ئیتر تەواو هەردووکمان بەو ڕاستیەش لەژا بووین بۆیە ناحەقم نەدەگرت کە هەرچی خراپتریشم پێ بڵێ بەدەم گریانەوە وتی هیچ کات لێت نابوورم ئیتر دایخستەوە لەوە بەدووە هەرچی ڕەقەمەکەیم گرتەوە هەر وەڵامی نەدامەوە نامەم بۆ نارد و وتم بە هەرچی سوێند و قورئانە منیش وەکو تۆ بێخەبەر بووم وەڵامی دامەوە وتی تۆ درۆ دەکەی تۆ لە من گەورەتر بووی ئەو شتانەت زانیوە پێشتر بە هەر بارێکدا هەوڵم دەدا تێی بگەێنم بێفایدە بوو ئاخری نامەم بۆ نارد و نووسیم سەرەتا تۆ بووی دەست بە هەموو شت کرد تۆ بووی ماچت کردم تۆ بووی باوەشت پیا کردم تۆ بووی برتمە حەوشەکەتان و هەموو شت هەر تۆ دەستت پێ کرد من ئەمەوێ ئەوەت پێ بڵم کە من بەتەنیا تاوانبار نیم و هەردووکمان تاوانبارین لەو شتە وەڵامی نامەکەی دامەوە نووسی بووی تۆ درۆ ئەەکەی باوەڕت پێ ناکەم بەخوا درۆ ئەەکەی وتم هەستی تازە کار لە کار ترازاوە غەیری خۆم و خۆت کەس بم پەیوەندی نەزانیوە ئێستاش بۆ ئەوەی ناخۆشی نەکەوێتە نێوان بنەماڵەمانەوە با لە فکری چارەسەردا بین وتم دەبێ ئێمە هەموو شت فەرامۆش بکەین و ئیتر حیسابی دوو کەسی بێگانە بکەین وتی من فەرامۆشم کردووی نە حیسابی برات بۆ دەکەم نە حیسابی دەستگیران نە حیسابی بێگانە و نە حیسابی مرۆڤیش وتی ئیتر یەک نامەی تر بنێری هەموو شت بۆ هەموو کەس باز دەکەم و خۆم دەکوژم بۆیە ئیتر نەموێرا هیچی تر بڵم ئەوە کۆتا قسەمان بوو لەگەڵ هەستی ئیتر لەو ڕۆژە بەدواوە نەشومەوە بۆ سەر دوکانەکەی خاڵم لە ماڵەوە دانیشتم و بەس بیرم لەوە دەکردەوە ئەگەر بە تێکەڵبوونی من و هەستی بزانن ئیتر من لە ماڵ و لەم شارە ژێم نابێتەوە بیرم دەکردەوە دەموت خوایەن ئەم شەرمەزاریە چییە تووشی ئێمەت کرد بەردەوام سەرکۆنەی خۆمم دەکرد بۆ ئەوە لەگەڵ هەستی تێکەڵ بووین دەمزانی هەستیش وەکو من بارگرانی ئەو هەڵە و ئەو تاوانە خەریکە وێرانی دەکات دەمزانی ئەویش خەفەتبارە هێزی لەبەر بڕاوە بەلای خۆمەوە وتم درەنگیان زوو ڕەنگە هەستی ئیتر خۆی پێ نەگیرێ و هەموو شت بدرکێنێ بۆیە باش وایە هەوڵ بدەم بە بیانوویەکەوە بڕۆم لەم شارە و بچمە شوێنێکی تر لە ئاخری ئەو بڕیارەی کەدا بووم بچمە شارێکی تر جێبەجێم کرد بەس لەوێ زۆر بە سەختی خۆمم پێ بەخێو دەکرا هەرچیم پەیدا دەکرد دەبوو بمدایە بەجێخە و خۆراک ئیتر ئێستا لەو شارە غەریب بوو هیچ هاوڕێیەکیشم نەبوو کەسێک کە گوێم بۆ بگرێ یان دڵخۆشیم باتەوە دایم دڵڕاوکەی ئەوەم بوو کە کەسێ نهێنی نێوان من و هەستی بزانێ بۆیە 3 تا 4 مانگ ماڵەوەم جێهێشت و وتم تا کێشەکە کۆن دەبێ ناگەڕێمەوە ماوەی ئەو چەند مانگە کە لە غەریبی کەوت بووم تاکەشت کە بیرم لێ دەکردەوە هەستی و کێشەکەی نێوانمان بوو ئیتر بۆیە ئەو کارە ساتە لە لای من هەر کۆن نەدەبوو تا دڵم ئارام بگرێتەوە ئەوە لەلایەکیشەوە ماڵەوە تەلەفۆن دەکەن و هەر بەردەوام تکام لێ دەکەن کە بگەڕێمەوە ناچار دوای چەند مانگ هاتمەوە ماڵی باوکم سەرەتا هەموو ترسم ئەوە بوو بە نەهێنیەکەیان زانی بێ بەڵام هیچ کەس هیچی باز نەدەکرد دوا چەند هەفتە دایکم وتی ئاکەم دەمەوێ خەبەرێکت بدەمێ هیوادارم دڵتەنگ نەبی زۆر ترسان بۆ قسەی دایکم وتم چییە دایکیان دەبیڵێ وتی کوڕم هەستی وتم هەستی چی دایکە دەبیڵێ وتی ئەوە بۆ واکەی دە قسەم پێ مەبڕە با بیڵم وتم باشە هیچ ناڵم بەس تۆ قسە بکە وتی هەستی شووی کردووە و هەفتەی داهات و حەفلەیەتی کەوای وت تف لە دەمما وشک بوو ڕەنگم پەڕی نەمدەزانی ئەو هەواڵە بۆ من خۆشە یان ناخۆش دەبووە ئەو هەواڵە بۆ من خۆش بێ چونکە ئەو بەواتای ئەوە بوو هەستی هەموو شتێکی فەرامۆش کردووە و خەریکە ژیانێکی نوێ دەست پێ دەکا لەلایەکی ترەوە زۆرم پێ ناخۆش بوو چونکە ئێستاش هەستیم هەر خۆش دەویست ئێستاش جاروبار شەوانە کە بیرم پێ دەکردەوە هێشتا باوەڕم بەوە نەهێنا بوو کە ئێمە بە پێی شەرع بۆ یەک نابین بۆیە دوای ئەو کارە ساتەش کە لە ئێمە ڕوویدا و ئەو دوورکەوتنەوەی من هێشتا گڕوتینی خۆشەویستی هەستی لەسەر دڵم مابوو
بەڕاستی ئێستاش هەر خۆشم دەویست. ئیتر ئەوەی هەستی دژ بە یەک بوو لە ناو مندا کۆ ببەوە. مێشکم یاری نەدەکردم تا بیر بکەمەوە کە خۆشە هەواڵەکە یان ناخۆشە. نەمدەزانی لەو ساتەیە چی جوابی دایکم بمەوە. ئەو نەموت، وتم عەجایب واز و شووی کردووە. وتی کوێ عەجیبە کوڕم، بڵێ بەختەوەر بە ئیشەڵڵا، خوا مرام باد کچێکی جوانیش بۆ تۆ بهێنین. وتم شووی کردووە بە کێ دایکە؟ وتی من نایناسم، ئەڵێن دراوسەی خۆیانە. جا هەرکەس بێ لە خوام داوایە خۆشبەخت بن و سوڵحا و گونجاو من پێکەوە. منیش بە ساردێکەوە وتم خوا لێی مبارەکە، بەڵام زۆرم پێ سەیر بوو شووی کردووە. دایکم وتی قسمەت وای لێ هاتووە کوڕم، بەس ئەو نەم بیست لە دایکی کە بە دایکی وتووە خەفەتێکی قورس لەسەر دڵما، دەمەوێ شوو بکەم خەمەکانم فرامۆش بکەم. ئیتر بۆم گرنگ نییە هەر کەس بێتە داوام، گرنگەوەیە حەز دەکەم کەسێک هەبێ ئازارەکانم بیر بباتەوە. وتم دایکە تکایە، ئەزانم مەبەستت چییە، با ئیتر لەمە زیاتر لێی نەڵێین، تکال لێ دەکەم. دایکم وتی بۆ حەز ناکەی دەربارەی قسە بکەین، خۆ قسەی خراپم نەوتووە، وە بزانە خوشکتە و داو دامەزراوە و تۆش دەبێ خۆشحاڵبی بەو هەواڵە. وتم دایکە تکال لێ دەکەم، کێشەکە قوڵتر لەوەیە، نە ئێستا و نە هیچ کات ئیتر حەز ناکەم باسی هەستی بکەی لە لای من. ئەگەر دووبارە بێتەوە ئەوە دیسان بەجێت دەهێڵم، بەس ئەم جارە بۆ چەند مانگ نا، بەڵکو بۆ هەمیشە. دایکم فرمێسک لە چاوی دەهات و وتی ڕۆڵەی من نیگەرکاری وا بکەی. بۆ ئەو چەند مانگەی بەجێت هێشتین تەواوی ژیانمان بووە زوو خاو خواردن لە تۆ، ئیتر لە دایکایەتی بێبەری دەکەم قسەی وا بکەی. وتم من نایکم گەر مەجبورم نەکەن، دەکەواتە ئێوەش ئیتر باسی هەستی مەکەن لە لای من. ئیتر ئەو ڕۆژە قسەمان بڕاندەوە، بەڵام من هەرچیم دەکرد نەمدەتوانی هەستی فرامۆش بکەم، نەمدەتوانی وێنەی ئەو کاتانەی کە پێکەوە وەکو دوو کەسی مەست لێکدا ئاڵین لە مێشکم بزڕمەوە. تەواوی ئەو ساتانەی لەگەڵ هەستی پێکەوە گوزراند بوومان وەکو فیلم شەو ڕۆژ بەردەوام لە پێش چاوم دەهات و دەڕۆی، ئازاری دەدام. بە تەواوی لە ژیانم بێزار ببووم، هەوڵم دەدا بە هەر شێوەیەک خۆم سەرقاڵ بکەم، بەڵکو بیری لێ نەکەمەوە. نەمدەزانی بۆ دەبێ چارەنووسی من وابێ کە ژیانم لەو ڕۆژە خۆشانەوە گۆڕدرا بۆ ئەم ڕۆژە ناخۆش و سەختانە. زۆر ئاوات و ئارەزوومان لە دڵی یەکتر چاندبوو لەگەڵ هەستی، دەمانویست پێکەوە بینە بەختەوەرترین خێزان، کەچی کتوپڕ هەمووشت بە جۆرێک گۆڕدرا کە ئیتر نەمان دەتوانی بە تەنیاش بیر لە بەختەوەری بکەینەوە. ڕۆژەکان تێدەپەڕین تا ڕۆژی زەماوەندی هەستی. ماڵی ئێمەش هەمووی خەریکی تەدارەک بوون بچنە زەماوەند، کەس نەیدەوێرا بە من بڵێ هەستە ئامادە بە با بڕۆین. دایکم و خوشکم مەبەستمە. باوکم هاتە دیوەکەم و وتی ئاکام کوڕم ئەوە خۆت نەگۆڕیوە؟ وتم باوکە لێم گەڕێن، من حەز ناکەم بێم، تۆزێ نەساغم دەبێ ئیسراحەت بکەم. وتی گەمە مەکە کوڕی خۆم، دەزانم سەختە بچیتە زەماوەندی کەسێک کە خۆشت ویستووە، بەس پێت ناخۆش بێ و پێت ناخۆش بێ تۆ بێگانە نیت، وەک برای هەستی ئەبێ لەوێ بی. تازە فەرقی نییە هەر برای ئەویشی، لەبەر هەستی، لەبەر خاڵەت، لەبەر ئابڕۆی هەمومان دەبێت تۆ بێی. نەمدەزانی دەبێت چی بڵم بە باوکم. ناخۆشترین شت ئەوە بوو کەس نەیدەزانی لە ناو دڵی مندا چی دەگوزەرێ، کەس ئاگاداری نهێنی دڵی من و هەستی نەبوو. وتم باوکە گیان دەکەواتە لەبەر دڵی تۆ دێم، بەس ئێوە ڕێکەون، دەبێ بە خێراتنی میوان و شتە بکەن، با نەکەونە درەنگ، منیش خۆم دەگۆڕم و تا 2 سەعاتی تر دێم. وتی دەی باشە کوڕی خۆم، خۆت تەڕپۆشکە و لەوێ چاوەڕوانتم، ئیتر بە هەر جۆرێک بێت ئەوانم لە کۆڵ خۆم خستەوە، بەڵام گریان بەرۆکی بەرنەدەدام. دڵم بە جۆرێک تند ببوو کە قسەم بۆ نەدەهات، هەناسەم بۆ نەدەهات. هەستم دەکرد ڕۆحم بەسەر هەڵدێرێکەوەیە و هەر کات دەیەوێ پرد ببێتە خوارەوە. ئیتر بەڕاستی خۆمم پێ نەدەگیرا، نەمدەتوانی ئەو بارە قورسە بە تەنیا لەسەر دڵی خۆم ڕاگرم. دەبوو کەسێک هەبوایە گوێ بۆ بەگرتمایە تا بەڵکو تۆزە لە ئازارەکانم کەم بکاتەوە، بەڵام شتەکە ئەوەندە قورس بوو کە هیچ چارەیەکم نەبوو. نەمدەزانی دەبێت چی بکەم تا دڵم ئارام بگرێ. موبایلەکەم هەڵگرت و نامەم نووسی بۆ خوشکەکەم، بەس نامەکەم نەنارد. نامەیەکی دوور و درێژ بوو، لە سەرەتاوە
ئەوەی ڕوویدا بوو هەموویم بەوردی بۆ باس کرد. باسی ژوان و دڵداریم بۆ نووسی کە چیمان کردووە لەگەڵ هەستی و هیچمان نەمانزانیوە کە بە شەرعی خوشک و براین. وتم من حەقی ئەوەم هەیە دایکم و خاڵۆژنم سەرکۆنە بکەم. ئەوان ئەو تاوانەیان ئەنجام داوە کە کاتی خۆی شیریان یاوە بە مناڵی یەکتر. ئەو کارەی ئەوان کردویانە ئەوەی کە شیر بن بە مناڵی یەکتر ئەوە دڵسۆزی نەبووە، بەڵکو ئەوە ژەهرێک بووە کە ئەوە ئێستا خەریکە دەمکوژێت. بۆم نووسی زۆر دەمێکەیە ئەمەوێ ئەو ئازارە لە دڵم بێنمە دەر، بەس هەرچی هەوڵم یاوە تا ئێستا نەمتوانیوە بەسەر ئەو نەهامەتیەیە زاڵ بم. بۆم نووسی ئەوە دوا قسەی منە. هیوادارم دایکم و باوکم و خاڵم لێم خۆش ببن و خوای گەورەش بە گەورەی خۆی بمبورێ. هەروەها هیوادارم هەستی لە ژیانی بەختەوەر بێت و بتوانێ هەموو شت فەرامۆش بکات. ئەوا من بۆ هەمیشە بەجێتان دەهێڵم. ئەمجار چوومە حەمام و تیغێکی ڕیشتاشینم بەدەستمەوە گرت. فرمێسک لە چاوەکانم بەند نەدەبوو. مۆبایلەکەم هەڵگرت و ئەو نامەیەی کە بۆ خوشکەکەمم نووسی بوو بۆم نارد. تیغەکەم هێنا بە شادەماری دەستما و لەناو حەمامەکە بە پشتەوە ڕاکشام و چاوەڕوانم دەکرد تا خوێن تەواو ببێ. ئیتر دوای یەک دوو خولەک سرم لە گێژەوە دەهات. سەیرێکی حەمامەکەم کرد، خوێ ناوی لێ دەچۆڕا. تەواوی حەمامەکە سوور ببوو. چاوم کەمکەم لە ڕەشەوە دەهات. بە هەرچی هێز لەبەرما بوو هاوارم دەکرد. هەستی، هەستی، هەستی. لەگەڵ هێنانی ناوەکەی دەگریام. ئیتر هەستم دەکرد لەشم کەمکەم خەریکە سار دەبێتەوە. تەواوی کاشیەکانی ناو حەمامەکەم بە دڕندە و دێ و گورگ دەبینی کە چاوەڕوانن لاشەکەم بکەوێت و بێن بمخۆن. ئەوەی لە سەرەتای ژیانمەوە بە خۆش و ناخۆش بەسرم داهات بوو لە پێش چاوم زوو زوو تێدەپەڕی. کۆتا شتێک لەو ڕۆژە کە لە بیرم ماوە ئەو دیمە نەبوو کە خەریک بووم لە چاڵێکی زۆر قوڵ و بێبنەوە بە تەواوی سورعەتەوە بەردەبوومە خوارەوە و هەر نەدەگیرسامەوە. ئەو جارزانیم کە دەڵێن ئەو دنیام بە چاوی خۆم بینی واتای چییە؟ دوای یەک مانگ کە هۆش خۆم هاتمەوە بەس بنمیچێکی سپیم لێ دیار بوو. بە ئاستەم سرم گێڕا کەسێک ببینم، بەس هیچ کەس دیار نەبوو. چاوم بە کەلوپەلی ناو دیوەکە کەوت، زانیم لە نەخۆشخانەم. دوایی زانیم خوشکەکەم کە هەر زوو نامەکەی بینی بوو هەر بەپەلا زەنگی دابوو بۆ دراوسێکانمان تا خۆیان دێنەوە دەرگاوبان بشکێن و فریام کەون. ئیتر بە چەند کەس دەرگایان شکاندە بوو بەپەلا ڕەفاندبوویانم بۆ نەخۆشخانە. ئەو شەوە خوشکەکەم لەبەر ئەوەی کە زەماوەندەکەی هەستی نەشێوێ تەنانەت لای دایکم و باوکیشم باسی نەکرد بوو. خۆی بەپەلا لەگەڵ دوو پیاوی خزممان حەفلەکەیان بەجێ هێشت بوو هاتبوونە ماڵەوە. لە دواییشدا خوشکەکەم باسی نهێنیەکەی لای هیچ کەس نەکرد بوو. نامەکەی لە مۆبایلەکەی منیش سڕی بۆەوە و نەیهێشت بوو کەس لە ڕازی من و هەستی تێبگات بۆ ئەوەی ژیانی هەستی شتێک نەچێ و منیش بەردەوام ببمەوە لە ژیان. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو بیرت نەچێت چەناڵەکەمان چەناڵی خۆر سەبسکرایب بکە بۆ ئەوەی بابەتەکانی داهاتوومان ببینیت.